پێشمەرگە ئامادەکاری گەڕانەوەی دەکات بۆ ناوچە جێناکۆکەکان. ئەمریکا و بەریتانیا هەفتەی پێشوو لەگەڵ وەزارەتی پێشمەرگەدا کۆبوونەتەوە و میکانیزمی گەڕانەوەکەیان دیاری کردووە. تەشەنەکردنی جموجۆڵە تێرۆریستەکانی داعش لەو ناوچانەدا جێگیربوونەوەی پێشمەرگەی کردووەتە پێویستی بۆ پاراستنی ئارامی سنوورەکە. پێشمەرگە لە ڕابردوودا کە لە فراغی ئەمنی حکوومەتی عێراقیدا ئەو ناوچانەی پڕکردوێتەوە کە تیرۆستانی داعش ڕەشەبوونە بۆ سەر ژیان و گوزارانی خەڵک، ئەدا و هەڵسوکەوتی پێشمەرگە ئەوەی لای خەڵک دروست کردووە کە خەڵک بتوانێت مەسەن متمانەیەکی تاوە بەهێزی پێشمەرگەی کوردستان بدا. بڕیار وایە پێشمەرگە و سوپا لەو ناوچانەدا بنکە و ئۆپەراسیۆن و خاڵی پشکنینی هاوبەشیان هەبێت. گەڕانەوەی پێشمەرگە و جێگیربوونی لەو ناوچانەدا جگەلەوەی بەدەستوور ڕێپێدراوە هۆکاری سەقامگیری ناوچەکەشە. حەقە زەمینە خۆشکەن ئەم جارە بە بەهێزیەکی توکمە و پۆڵاینەوە ئێمە بگەڕێن بۆ ئەو ناوچانە زەرورە، زۆر زەرورە. ئەگەر پێشمەرگە لەو ناوچانە نەبێ سەقامگیری ئەبە دروست نابێ. بۆیە ئەڵێ مافێکی ڕەوای ئێمەیەش بە شەرعی، بە مێژوویی، بە دەستوری، بە یاسایی پێشمەرگە بگەڕێت بۆ ئەو سنوورانە بی پارێزیێ. هەموو پێکهاتیەکانیش ئەی سەلمێنن بە عارەب و تورکمان و کەمەنەتەوەگانی ترۆ کەوا کورد پارێزەری ڕاستەقینەیە. جموجۆڵە تێرۆریستەکان لە عێراقدا دەستیان پێکردوێتەوە. لە ناوچە جێناکۆکەکانیشدا داعش و شانە نووسووەکانیان قۆناغی خۆڕێخستنەوەیان تەواو کردووە. ئەم ڕەوشە هەمان باوەڕی لای عێراق و هاوپەیمانانیش تازە کردەوە کە پێشمەرگە کلیلی ئارامیە و ناوچانەیە. سامانکەریم کورد چاد نیوز گەرمیان.